دوێنێ دوو موزیسیانی دیاری کورد بە یەکجاری ماڵ ئاواییان کرد، ئەوانیش میوزیسیانی خۆشەویست توانە فەرەج و میوزیسیانی خۆشەویست ئیبراهیم نەقدیان ناسراو بە مامشێر. شاری سلێمانی دوان لە مۆزیک ژەنەکانی لەدەستدا. هونەرمەند توانە فەرەج یەکێک لە ژەنیارە دیارەکانی کوردستان لە تەمەنی 52 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد. توانە فەرەج لە ساڵی 1972 لە شاری سلێمانی لەدایک بوو و ساڵانێکی زۆر لە بواری هونەری خزمەتی کورد و میوزیسیان و پیانۆژنێکی دیاری کوردستان بوو. ئەم هونەرمەندە زیاتر لە 500 کاری جۆرا و جۆری هونەری هەبوو و لە چەندین کۆنسێرتی گۆرانی و بەرهەمی گۆرانیدا بەشدار بووە. هونەرمەندی میوزیسیان ئیبراهیم نەقدیان ناسراو بە مامشێر لە سلێمانی کۆچی دوایی کرد. ئیبراهیم نەقدیان لە ساڵی 1954 لە شاری تاران لەدایک بوو، کاری میوزیکی بۆ چەندین هونەرمەندی دیار کردووە و خاوەنی پەیمانگایەکی فێرکردنی مۆزیک بوو، زیاتر لە 7 ساڵە خزمەتی لەو بوارەدا هەیە. ئیبراهیم نەقدیان کاری بۆ هونەرمەندەکانی وەک موعین ئەسفەهانی و هایدە و چەندان هونەرمەندی تر کردووە. هەروەها لە هەرێمی کوردستانیش کاری بۆ چەند هونەرمەندێک کردووە و کاری میوزیکیشی بۆ چەند بەرنامەیە کردووە و پەیمانگایەکی فێرکردنی مۆزیکی هەبووە.